کورتە فیلمی دووفەیت کە لە دەرهێنانی ئەندام ئەمین و پرۆدیوسەر مەریوان ئیبراهیمە و بەرهەمی بەشی سینەمای سلێمانیە بڕیارە ئەم کورتە فیلمە 24 ئۆکتۆبەر لە فیستیڤاڵی کورتە فیلمی وڵاتی بەریتانیا نمایش بکرێت و دواتر لە فیستیڤاڵێکی وڵاتی کەنەدا باشداری بکات. فیلمی دووفەیت لە ساڵی 2021 بەرهەمهێنرا واتە ساڵی پار لە سیناریۆ و دەرهێنانی خۆمە و کاری وێنەگرتنی شەر خۆم بۆم کردووە و مۆنتاژی هەر خۆم کارم تیا کردووە. بەرهەمی بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیە کە کاک مەریوان وەکو پرۆدیوسەر لەو کارەیە بوو و ساڵی پار کە با بڵێن ئەو فیلمە بەرهەمهێنرا لە ئیڤێنتی بەڕێوەبەرایەتی سلێمانی نمایش کرا لەگەڵ چەند کورتە فیلمێکی تر کە یەکێک بوو لە ئەمیش دووفەیتیش فیلمی دووفەیتیش یەکێک بوو لەو فیلمانی کە بەشداری کرد و ئەم ساڵیش بەشداری فیستیڤاڵی ئاشتی پێکەوە ژیانی کرد کە کۆمپانیای مەسی فیلم هەستا بە جێبەجێکردنی و فیستیڤاڵە یەکەم خولی بوو و لە ئێستاشە بۆ چەند فیستیڤاڵێکی دەرەوە نێراوە کە دوو فیستیڤاڵ تا ئێستا وەکو بەشداری پێکردن بەشداری کردووە. یەکێک لەوانە فیستیڤاڵی فێرست تایم فیلم میکەر کە لە وڵاتی بەریتانیا کە سبێنێ دەسەکە ئەو ئۆپنینی فیستیڤاڵەکەی و فیلمی دووفەیتیش بەشدارە وەکو لە بچۆتە با بڵێن بڕگەی پێشبڕکێەوە لەو فیستیڤاڵەیە و لە فیستیڤاڵێک تریش هەر با بڵێن وەرگیراوە لە بەشی پێشبڕکەی لە وڵاتی کەنەدا ناوی فیستیڤاڵەکە ناوی ئاسک فیلم فیستیڤاڵ بەڵام ئەوان فیلمێکی بڵێن فیستیڤاڵێکی کوردیە بەڵام لە کەنەدا ئەکرێ. فیلمی دووفەیت باز لە با بڵێن مووقفێکی مرۆڤایەتیەکە کە با بڵێن پیاوێکی گوندیە تووشێ بێت لە ڕێگەیەکی دەرەوەی شار لە با بڵێن بەهۆی ڕووداوێکەوە لە سەگێکە لە دواییە خۆی ئەبێتە قوربانی ئەو ڕووداوە. خۆی کورتە فیلم بە تایبەت کورتە فیلم بۆ ینی زۆربەی کورتە فیلمەکان بەڕاستی بۆ فیستیڤاڵ دروست دەکرێت هەیە بۆ هەنێ قسە هەیەڵێ من فیلم بۆ فیستیڤاڵ دروست ناکەم بەڵام بەڕای منەوە ینی شتێکە ڕاز نییە چکە تۆ بە تایبەت کورتە فیلم تۆ بێ خەڵک بیبینی ینی کورتە فیلم بۆ خۆت دروست ناکە ینی دوجار هەموو بەرهەمێکی هونەری بۆ بینەرە کورتە فیلم ژنێکە لەوانی کە تۆ ئەگەر لە بەشداری فیستیڤاڵی پێ نەکەی ئەی چۆن عەرزی بکەی ینی ئەی چۆن ئیشی بۆ بکەیت لەبەرەوە بە تایبەت کورتە فیلم زۆر گرنگە بۆ فیستیڤاڵ و بۆ هەر گەنجێکیا بۆ هەر کوردێک کە فیلم دروست دەکات زۆر گرنگە کە لە دەرەوەش بەڕاستی کارەکانی ببینرێت و ببێتەوەی کە بتوانێت کاری داهاتوو تر بکات فەندی تر دروست بێت لە دەرەوە و لێرە خەڵکی تر دروست بێت کە بتوانێت یارمەتی بە بۆ کاری داهاتوو.